سیەکان بەڕاستی بە دایکی شێرپەنجە بەداخەوە ناسراوە. کاک دکتۆر ئەی مێتاستاتیک کانسەر چییە؟ مێتاستاسس بە تایبەتی لە سیەکاندا کە سیەکان بەڕاستی بە دایکی شێرپەنجە بەداخەوە ناسراوە، یعنی زۆربەی شێرپەنجەکانیتر لە باوەشەگرێ، بۆیە پێڵێن دایکی شێرپەنجە. ئەم شێرپەنجەیە لەوانەیە کەسێک نەخۆشمان هەیە، شێرپەنجەی کورچیلەی توش بووە، نەخۆشمانەیە شێرپەنجەی کۆڵۆن و کۆندامی هەرسی توش بووە، نەخۆشمانەیە شێرپەنجەی مەسەڵەن پەنکریاس و مەمک و جگەر و ئەندامەکانی تری توش بووە، دواتر هاتۆتە سیەکان. ئەمە پێڵێن شێرپەنجەی گوازراوە، شەرط نییە سەرەتایی بێت، لەوانەیە لە ئەندامێکی ترەوە گوازرابێتەوە بۆی زیاتریش بە هۆکاری چیەوەیە، چونکە یان لە ڕێگەی سیستمی لیمفەوە یان لە ڕێگەی سیستمی خوێنەوەیە، لەبەرەوەی سیەکان پاڵاوگەیەکی باشی خوێنن و لە هەمان کاتدا بە دڵی دووەمیش ناسراوە، لەبەرچی لەبەرەوەی بەقەت دڵ خوێنی تێدایە، کەواتە ئەکرێ خانەکانی شێرپەنجە لە خۆی بگرێ. سوپاس بۆخوا ئێمە چەندین نەخۆشمان نەشتەرگەری بۆ کردووە کە شێرپەنجەی کۆڵۆنی هەبووە بەڵام چارەسەر کراوە، کە ئێمە چەند خانەیەکی بوو تا شێرپەنجە لە سیەکان هەبووە 2 دانێ بۆ 8 دانەیە بووە، هەمان بووە هەردوو لای چەندانێکی تیا بووە لە سیەکانی. سوپاس بخوا بە نازۆر هەردووشی مامپا کردو هەردوو لای سیەکانی، بەڵام بە مەرجێک ئەم گریانە شایانی لابردن بن و شێرپەنجە ئەساسەکەشی چارەسەر بوو بێت، ئەوەی کە بۆ نمونە توی شێرپەنجەی کۆڵۆن بوو بێ بە تایبەتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.